أنا خواص لەو هاوڕێم من یاڕمەوەی لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. بەڕێزم لێرە چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە من هەفتانە 2 ڤیدیۆ لە باشترین ڤیدیۆکان لە ڕێی ئەو چەنێلەوە بڵاوەکەمەوە کە تاتوانی بێ بەرامبەر دراوە ئەلکترۆنیەکان و هەروە دۆلاری ئەمریکی بەدەست بهێنی بۆ ئەوەی تۆ هیچ یەک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەی کە من بڵاو یانەکەمەوە. چەنێلەکە سابسکرایب بکە، زەنگولەی تەنشێش چالاک بکە بۆ ئەوەی هەر کاتێکە من ڤیدیۆ یەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نۆتیفیکەیشنەوە تۆی ئاگادار بکاتەوە. شیبا بەڕێزان، شیبا دراوێکە کە لە ماوەی 2 هەفتەیە بە تاداوارم توانی بێتە ڕوتبەی 27ی بازاری جیهانی کریپتۆ کارنسی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی کە زۆر کەس شیبای بە دووچکۆینی دووەم ناوە بن و ئایندەیەکی باش بۆ دراوی ئەلکترۆنی شیبای ئەبینن. بەڵام پێش ئەوەی ئازیزان بینە سەر دراوی ئەلکترۆنی شیبای هەروەکو لێرانە و پێشانتان بدەم بەڕێزانم کە لە ڕوتبەی 27ی بازاری جیهانی کریپتۆکارنسیە کە بەڕاستی زۆر باشە بوو دراوێک کە لە ماوەی 2 هەفتەیە بێتە ڕوتبەی 27ی جیهانی کریپتۆکارنسی یاخود بورسی جیهانی کە ئەوەش هەمووی لەبەرەوەیە بەڕێزانم چونکە مارکێت کاپێکی زۆر باشی هەیە و خەڵکێکی زۆر ئەم دراوی ئەلکترۆنی شیبای کڕیوە. بەڵام پێشەوەی بینە بە کوێی گشتی بینە سەر دراوی ئەلکترۆنی شیبا بەڕێزانم ئەچینە سەر دراوەکانی تر کە چەند داکشان و هەڵکشانیان هەبووە لەو هەفتەیەدا. هەروەکوە بینن کە بیتکۆین بەڕێزانم زۆر هاتیتە خوارەوە، نرخەکەی واتە زۆر دابەزیوە، ئەویش پاشەوەی کە ئیلان ماسک بەیانی کرد لە توێتە کە سعرەکانی بە بیتکۆین نافرۆشێت واتە دراوی ئەلکترۆنی بیتکۆین چونکە کە بیتکۆین بۆ ماینکردنی دراوی ئەلکترۆنی خۆی کە ماینەرەکانی بەکاردێنێت و ئەبیتە هۆی ئەوەی کە ژینگەی پیس بێت واتە ژینگە پیس بکات بۆ فرۆشتنی ئۆتۆمبیلەکانی بە دراوی ئەلکترۆنی بیتکۆین بەکار نەهێنێ واتە دراوەکانی واتە ئۆتۆمبیلەکانی بە بیتکۆین نەفرۆشێت. بۆیە ئەو کەسە کە هەر قسەیەکەکە زۆر تاسیرەکە لەسەر بازاری کریپتۆکارنسی واتە یەکەم شەخصە لە جیهانە کە قسەکانی ئەبیتە هۆی بەرزبوونەوە دراوی ئەلکترۆنی کاویش ئیلان ماسکە. هەروەکو بینن کە بیتکۆین زۆر دابەزیوە بەڕێزانم، هەروەکو نمودارەکەشە بین لێرانە کە پێم وایە ئەم دابەزینە کاتیە و دیسان دراوی ئەلکترۆنی بیتکۆین بەرەو بەرزبوونەوەیە چێ ئیتریش بازارە نازانم، ئەوە ڕای خۆمە. و هەروەها ئێتریۆم کە تا 4000 دلاری چوو بوو و هەموو کەس بڕوای ئەوە بوو کە دراوی ئەلکترۆنی ئێتریۆم هەروەکوە بینن کە ئێستا بە 3400 دلاریە کە 3500 زیاتر نێتە خۆرەوە. بەڵام ئەوە لە تەوەقۆی هیچ کەسێکا نەبوو کە دراوی ئەلکترۆنی ئێتریۆم بەم شێوەیە دابەزینی بەخۆوە بینیوە. کاردانۆ کە یەکێکە لە دراوە ئەلکترۆنیەکان کە بەرزبوونەوەیەکی باشی بەخۆوە بینی هەتاکو 2.80 ڕووی بەڕێزان، بەڵام ئێستا بە 2 دلار و 10 سنتیە کە ئایندەیەکی باش من بۆ کاردانۆ یابینم. هەروەکوە بینن لێرانەش نمودارەکە هەروەکوە بینن چەند بەرزبوونەوەی بەخۆوە بینیوە دراوی ئەلکترۆنی کاردانۆ. بەڵام دۆچکۆین بەڕێزانم دۆچکۆین هەلە بینی 50 بۆ 55 سنتی ماوە واتە باش یەکەم دراوە کە باڵانسەکەی ڕاگرتووە. هەروەکو نمودارەکەشە بینن کە لە 50 بۆ 55 سنت دۆچکۆین لە شوێنی خۆی مایتەوە و هەروەها چەندین دراوی تر XRP شاندایەکی باشی هەیە کە هەمان دراوی ئەلکترۆنی ڕێکلە کە ئەویش هەروەکو نمودارەکەیە بینن کە چەند بەرز بوویتەوە و دلارێک و 50 سنت تاکو 60 ماوە 50 تاکو دلارێک و 60 ماوە کە ئەو دراوانە سابتن واتە ئەم جورە دراوانە بۆ ماوەیەکی زۆر ڕایان بگرن بۆ ئەوەی زیاترین قازانج بکەن
بە هەروەها چەندین دراوی تر هەروەکو لە کوین مارکێت کەپی بەڕێزانم کە نمودار و هەروەها مارکێت کەپی هەموو دراوەکان نووسرایە لێرانە بەڵام ئاساییە بازاڕەکە بەڕێزانم هەموو ساڵێ لەو مانگەیە زۆربەی ساڵ لەو مانگەیدا زۆربەی دراوەکان بەرەو داکشان دێن و ئەوەی لەبیر نەکەن کە لە سەرەتای ساڵەکان بۆ نمونەس لە سەرەتای ساڵی 2022 هەموو دراوەکان بەرەو هەڵکشان ئەچن ئەو تەجروبەی کە من هەیتم و بینیوتم هەروەکوە بینن لە نمودارەکەی بەڕێزانم زۆربەی دراوەکان بەرەو داکشان هاتینە واتە هاتی نرخەکان دابەزیوە و هەروەکو گوتم زۆر ئاساییە سۆلۆناش بەڕێزانم سۆلۆناش کە دراوەکی زۆر باشە ئێستا نرخەکەی بە 48 دلاریە من ئەو دراوەی بە ئەلماسی دراوەکان ناسم چونکە ئایندەیەکی زۆر گەشی هەیە سۆلۆنا و بەرەو پێش ئەڕوە دراوەکی زۆر چاکە بەڕێزانم سۆلۆنا و هەروەکو دەینا خوارەوە دێتاش کە من تەوەقۆم کرد کە زیاتر نرخەکەی دابەزێ بەڵام ئەویش جێگیرە لە 10 دلارە بۆ 12 دلارە چۆن دابەزین و هەڵکشانی بەخۆوە بینیوە دراوی ئەلکترۆنی دێتا و هەروەها چەندین دراوی تر تڕۆنیش بەڕێزانم تڕۆن بۆ ئەوەی باشە کاتێک هەیە تڕۆنی یەکڕن یاخود تڕۆن بۆ ئەوەی باشە بوو چەندین ساڵ ئێوە تڕۆنی ڕابگرن چونکە تڕۆن لە ئێستاوە بەرزبوونەوی بەخۆوە نابێنێت بەڵام دڵنیابن لە چەند ساڵی داهاتوودا تڕۆن نێتوۆرکی تایبەتی بەخۆی هەیە تڕۆن لە چەند ساڵی داهاتوودا بەرزبوونەوەیەکی بارچاوی بەخۆوە ئەبینێ ئەوە شەروەکە بین نمودارەکەیە بەڕێزانم کە تاکو ئێستا چەند بەرز بوویتەوە و تڕۆن تاکو 16 سنتیش ڕۆیش بوو و بەرەو هەڵکشان چوو بوو هەروەکو گوتم بوو ئەوەی باشە کە هیوە تڕۆنەکان ڕابگرن و لە چەند ساڵی داهاتوودا زیاترین قازانج بکەن لە دراوی ئەلکترۆنی تڕۆن ئەلی بەڕێزانم با بینەوە سەر بابەتی ئەسلیەکەمان کە ئەویش دراوی ئەلکترۆنی شیبایە هەروەکو گوتم لە ماوەی 2 هەفتەیە هیچ دراوێک وەها نەبووە کە لە ماوەی 2 هەفتەیە بێت وە ڕوتبەی 27 بازاڕی بەخۆوە ببینی کە زۆر باشە هاوڕانەوە بۆ دراوی ئەلکترۆنی شیبا و ئێستا نرخەکەی زۆر هەرزانە واتە بڕیارەکە لەسەر خۆتە نامێنێ کە دراوەکە بکڕن یاخود نەکڕن بەڵام یەک بەخۆم دراوەکەم کڕیوە و نزیکەی 7 میلیۆنم ڕاگرتووە چونکە باسێکی وە هەیە کە شیبا ببێتە دۆچکۆینی دووهەم و جێگەی دۆچکۆینی بگرێتەوە چونکە بەڕێزانم هەروەکو مارکێت کەپەکەیە بینم کە شیبا زیاتر لە ئاسیا باوی هەیە بەڕێزانم لە وڵاتانی وەکو چین و یابان چونکە زۆربەی دەوڵەمەندەکان هاتوونە پارەیان لەسەر دراوی ئەلکترۆنی شیبا دانەوە و بۆیە هەمان دەوڵەمەندەکان لێ ناگەڕێن کە دراوی ئەلکترۆنی شیبا بەرەو خوارەوە بێت واتە هەر لە ڕوتبەی 27 ماوە دراوی ئەلکترۆنی شیبا کە من پێم وایە ئایندەیەکی زۆر گەشی هەیە و ئێستا دراوی ئەلکترۆنی شیبا کە زۆر هەرزانە هەروەکو باکلیک لەسەر شیبای بکەین بەڕێزانم کە نرخەکەی ئێستا کە منم ڤیدیۆی بوویەوە دروستەکەم کە 1 2 3 4 4 0 ئەو جایەک کە زۆر کەمەواتە نرخێکی زۆر کەمە بەڕێزانم و هەروەها بەرەو هەڵکشانەچێ ئەو کەسەی کە شیبای دروست کرد 50% دراوی ئەلکترۆنی شیبای فروش بە وڵاتی هندستان بۆ ئەوەی ئەو کەسانەی کە کۆڕۆنایان هەیە بۆ ئەوانە بەکاری بێنێت دراوی ئەلکترۆنی شیبا واتە ئەو کەسە 150 لە دراوەکانی فروشت و لە دوینێکی هەواڵەکەم خوێندەوە بەڕێزانم کە قەول وایە دراوی ئەلکترۆنی شیبا ببێت بە کۆین فەرقی کۆین لەگەل توکەن زۆر کەس پرسیاری کرد بوو بەڕێزانم کە فەرقی کۆین لەگەل توکەنی چییە توکەن واتە ئەو دراوەی کە جزدانی تایبەت بەخۆی نییە یاخود هەمان والێتی تایبەت بەخۆی نییە بەڵام کۆین جزدانی تایبەت یاخود والێتی تایبەت بەخۆی هەیە واتە قەول وایە کە شیبا ببێت بە کۆین واتە
واڵێت و جسانی پارەی تایبەت بە خۆی دروست بکات و زۆر دەنگۆی ئەوەی هەیە کە سەرڕەفەکانی تایبەت بە خۆی هەبێ و کڕین و فروشتنی پێ بکات هەرچەندە کە لە ئێستاوە چەندین سەرڕافەیە کە من لە کۆتایی ئەم ڤیدیۆدا بۆیەوە باسەکەم کە ئێواتوانن بە ئاسانی کڕین و فروشتنی بە دراوی ئەلکترۆنی شیبا بکەن. هەروەکو نمودارەکەیە بینم بەڕێزانم کە لە سفرەوە یەک جار چۆن بەرز بوویتەوە. ئێستا لێرانەیە بەڕێزانم نرخی دراوی ئەلکترۆنی شیبا. هەروەکو گوتم بڕیارەکە لە دەست خۆتانە منی یەک بەخۆم نزیکەی 7 ملیۆن دراوی ئەلکترۆنی شیبام کڕیوە بۆ ئایندە و پێم وایە ئەندایەکی زۆر باشی هەیە چونکە هەروەکو گوتم لە ماوەی 2 هەفتەیە هاتە ڕوتبەی 27 بازاڕی جیهانی کریپتۆ کارنسی. لە دەنگ و باسێکە بەڕێزانم کە لە سوشیال میدیام خوێندەوە کە ئەو کەسەی کە دراوەکانی 50% فروشتە بە وڵاتی هندستان هاتووە دیسانەوە 125 کڕیوە لە دراوی ئەلکترۆنی شیبا و 450 تریلیۆن لە دراوی ئەلکترۆنی شیبا توکەن سوزی کردووە. واتە چۆن بەڕێزانم واتە 450 تریلیۆن لە دراوی ئەلکترۆنی شیبای لە ناوی بردووە کە ئەم هەواڵە زۆر باشە بۆ دراوی ئەلکترۆنی شیبا چونکە هەرچیان کە دراوەکەی کەم بکرێتەوە و نرخەکەش بەرە و بەرزبوونەوەی ئەچێ. بەڵام ئەوەی لەبیر نەکەم بەڕێزانم کە دراوی ئەلکترۆنی شیبا بەرنامەی توکمەی هەیە بۆ ئایندە شوێنی دۆچکۆینی ئەگری واتە پێش دۆچکۆینی ئەکەوی و لە چەند مانگی داهاتوودا بەرزبوونەوەیەکی بەرچاوی دراوی ئەلکترۆنی شیبای ئەبینین کە ئەویش بە ئیدعای خۆیان واتە وێبسایتەکەیان کە باسی ئەو شتە یەکەن کە شیبا ئایندەیەکی زۆر پرشتیمداری هەیە. ئەوە شەرەکو گوتم بەڕێزانم نمودارەکەیە کە چۆن بەرز بوویتەوە دراوی ئەلکترۆنی شیبا. ئیتر بڕیارەکە لە دەست خۆتان ئەمێنێ کە ئەم دراوای بکڕن یاخود نەشکڕن. هاوڕان من بە کەستان نارین کەم دراوای بکڕن یاخود مەشکڕن، بەڵام هەروەکو گوتم یەک بەخۆم کڕیوتم و ڕایەگرم بزانم دووسێ مانگی تر ئەم شیبایە چی بەسەر دێت و بوو کڕین و فروشتنیش بەڕێزانم با بچینە ناو سەرڕافی بایننس. بەڵام پێشەوەی ئازیزان کڕین و فروشتنی دراوی ئەلکترۆنی شیبای بۆ شەڕە بکەم. هەروەکو لە ڤیدیۆکانی پێشووترشم بۆیەوە باس کرد هەر کاتێک کە ئێوە ئەچنە ناو سەرڕافیەکی خارجی ئەبی VPN-ەکەتان بکەنەوە بەڕێزانم چونکە هیچ سەرڕافیەکی خارجی پشگیری لە عێراقی ناکەن، بەڵام کاتێک کاتوو بە VPN ئەچیتە ژوورەوە IP کۆمپیوتەرەکەت یاخود مۆبایلەکەت بە وڵاتە یەگۆڕێ و هیچ کێشەت بوو دروست نابێ. واتە ئەوەی لەبیر نەکەن پێشەوەی بچنە ناو هەر سەرڕافێکی خارجی VPN-ەکەتان لەسەر وڵاتێکی ئەوروپی یاخود ئەمریکی دانێن و VPN-ەکە با چالاک بێ ئەوجا سەرڕافەکەی بەکار بهێنن بۆ ئەوەی خوا نەخواستە سبەی بەڕێزانم پارەی ئێوە لە ناو سەرڕافەکەی بلوک نەکرێ. ئێواتوانن لە سەرڕافی بایننس کە یەکێکە لە سەرڕافە خارجیەکان و یەکێکە لە یەکەمین سەرڕافەکان لە هەموو دنیای کە زیاتر معاملەی لەم سەرڕافیە یەکرێ لە سەرڕافی بایننس. ئێواتوانن لە ناو سەرڕافی بایننس دراوی ئەلکترۆنی شیبای بکڕن بەڕێزانم. لێرەنە کاتێکە ناونووسینەکەن لە سەرڕافەکەی سەرڕافی بایننس وهروە لێرانە هاوڕان لە بەشی سپوت یەکەم لەو بەشەی کاتێک کلیک لەسەرەکەی دەیتە لێرانە لە بەشی سێرچە بەڕێزانم. ئێستا پێتان دەریم کە چۆن ئەتوان دراوی ئەلکترۆنی شیبای بکڕن. شیبا لێرانە بەڕێزانم ئەتوانی شیبای بکڕێ، بەڵام چۆن بەڕێزانم بۆ ئەوەی تۆ شیبای بکڕێت دەبی USDT هەبێ. USDT واتە تێتێر دراوی ئەلکترۆنی تێتێرت هەبێ. کاتێک کە لێرانە تێتێرت بوونمونە هەبێت ئەوجا توانێت دراوی ئەلکترۆنی شیبای بکڕی. لێرانە بەشی دێپۆزیت هەیە بەڕێزانم. کاتێک کلیک لەسەر دێپۆزیتیەکەی دێتە ئەو بەشەی لێرانە TRC20 هەڵەبژێری بەڕێزانم. هەروەکو من لێرانە TRC20 لەبیر نەکەن لەسەر TRC20 دانن ئەدرسی تێزێرەکەت کۆپیەکەی کاتێکە کۆپیت کرد و ئەبەیتە ئەم وێبسایتە یاخود ئەم سەرڕافیە یاخود تڕاسواڵێتی لە تڕاسواڵێتی لە بەشی سێن ئەو ئەدرسای دانەی و کاتێکە لە تڕاسواڵێت تێتێرت هەبوو بۆ ئەو ئەدرسەی ئەنێری و تێتێرەکان دێتەنەوە ئەم سەرڕافیەی. ئەوەی لەبیر نەکەم بەڕێزانم کاتێکە تێتێرەکەت هاتە لێرانە ئەوجا لێرانە دراوی ئەلکترۆنی شیبای هەڵەبژێری. کاتێکە شیبات هەڵبژارد لێرانە ترێت هەیە
کاتێک کلیک لەسەر ترێدی ئەەکەی لێرانە شیبا USDT هەلەبژێری بەڕێزانم ئەوەی لەبیر نەکەن واتە شەرت نییە تۆ یەکسەر لێرانە تێتێری بینیتەنەوە ئەم سەرڕەفیە لەوانەیە دۆچکۆینت هەبێ تۆ کاتێکە دۆچکۆینت هەبوو بوو نمونە بۆ ئەوەی زیاتر بۆەوە ڕوون ببیتەوە بەڕێزانم پێشەوەی بچینە سەرەوە بەشەی بوو نمونە دۆجت هەیە دۆچکۆین لێرانە دۆچکۆینەکەی لە بەشی ترید بەڕێزانم کاتێک کلیک لەسەر ترێدیەکەی دۆچ چانێلەکە سابسکرایبکەن زەنگولەی تەنیشتێدایگرن بۆەوەی هەر کاتێ من ڤیدیۆ نوێ بڵاوەکەمەوە ئێوە ئاگادار ببنەوە بوو نمونە دۆچکۆین تا لێرانە هاوڕان لە بەشی ترید دۆچ USDT هەلەبژێری ئەچی دۆچکۆینەکانت ئەەکەیت بە USDT ئەوجا بە لە ڕێی USDTەوە واتە هەمان تێتر تو ئەتوانێ شیبای بکڕێ بوو نمونە لێرانە USDT مان هەیە لێرانە بوو نمونە USDT مان هەیە ئەمانوێ شیبای بکڕێ شیبا سێرچەکەی ئەچتە سەر بەشی ترید هەروەکو بین لێرانە بەڕزانم شیبا USDT هەلەبژێری شیبا USDT کاتێکە کلیکت کرد کەمێک چاوەڕێیەکە یەچیتە سەفحەکی تر سەفحەی ترێدی واتە ماملەکردن لێرانە بەڕێزانم لێرانە توانانی شیبای بکڕێ لێرانە لەسەر سپۆت ئەوانەی لەبیر نەکەم بەڕێزانم ئەو بەشە لەسەر سپۆت بێت و شیبا هەروەکو بین لێرانە خەڵکێک معاملەی پێیەکەم بوو نمونە لێرانە تۆ USDT هەیە لە بایننسی واتوێ شیبای بکڕی لێرانە بوو نمونە $100 هەیە ئەتوێ 125 شیبای بکڕی یاخود 150 یاخود 75 یاخود 100 لێرانە چونکە من نیتم ئێستا لە ناو سەرڕەفەکە بوو من نایێت بەڵام هەر بەم شێوەیە زۆر ئاسانە بەڕێزانم نرخەکەش پێتەرێکە ئێستا بەو نرخەیە بەو سعرەیە بەڵام چونکە من ئێستا USDT نییە بەڕێزانم عەدەدی شیبایەکە نانووسێ کاتێک کە بوو نمونە 100 ئەتوێ شیبای بکڕی لێرانە USDT هەیە و لێرانە عەدەدی شیبایەکەی ئەنووسێ و دواتر لەسەر بای شیب کلیکەکەی کاتێکە کلیکت کرد لە ماوەی چەند چرکەیە بەڕێزانم ئەو دراوی ئەلکترۆنی شیبا بوت زیاتە بێ و USDT کەمەکە ئەوەش بۆ ئەوەی بەڕێزانم کە ئێوە چۆن بتوانن لە بایننس دراوی ئەلکترۆنی شیبای بکڕن کە زۆر ئاسانە هەروەکو گوتم لێرانە کاتێکە زیاد بوو کاتێکە شیبات کرد لێرانە بەڕێزانم عەدەدەکەی لێرانە لەو بەشەی زیاد هەبێ و هەروەکو گوتم لە بەشی دێپۆزیت بەڕێزانم لێرانە بۆ هەر دراوێک کاتوێ بینی تەنەوە ئەم سەرڕافیەی بەشی دێپۆزیت ئەدرستە دەتێ تۆ دەبێ و ئەدرسەی کۆپی بکەی و بچی لە ناو واڵێتەکان یاخود سەرڕافەکانی تر پارەی بدەیتە ئەم ئەدرسەی لە بەشی سنت یاخود ویدراوی سەرڕافی تر و پارەکە یەکسەرە دێتە ناو ئەم سەرڕافیەی هەر سەرڕافێک بازە دراوێک بەکاردێنی بوو نمونە ئێستا شیبا بوو نمونە ئێستا کۆکۆین دراوی ئەلکترۆنی شیبای نییە تۆ ئەبێت لە بایننسی دراوی ئەلکترۆنی شیبایی بکڕی بەڵێ بەڕێزان ئەم ڤیدیۆم هەروەکو گوتم زۆر بە پێویستم زانی کە بوویەوە دروست بکەم بۆ ئەوەی ئێوەش بەرەو پێش بڕون و ئاگاتان لە دراوی ئەلکترۆنی شیبای بێ و من پێتان نارم کە بکڕن یاخود نەشکڕن ئیتر بڕیارەکە لەسەر خۆتان ئەمێنێ بەڵام هەروەکو گوتم چەندین بار دووبارە یەکەمەوە کە لێرانە خودی دراوەکە دێ قسەی لەگەل ئێوەکە هەروەکو ببینم بەڕێزانە مارکت کەپەکەی ببینن بخۆی قسەکە کە لە چەند مانگی داهاتوودا بەرە و هەلکشانێکی زۆر گەورەیە چێ واتە ئێستا باشترین فورسەتە بۆ کڕین دراوی ئەلکترۆنی شیبای ئەو کەسانەیە کە پێیان خۆشە دراوی ئەلکترۆنی شیبا بکڕن چونکە لە دووسێ مانگی ترا بەڕێزانم ئەو سعرەی نامینی دڵنیابن چونکە جێگایەکی باشی هەیە لە مارکێت کەپی لە کوین مارکێت کەپ کە ئەویش 27 بازاری گرتیتە دەستخۆ دراوی ئەلکترۆنی شیبا بەڵێ بەڕێزانم هیوادارم ئەم ڤیدیۆش بۆ ئێوە بەسوود بوو بێ سوپاسی هێواکەم کە تاکو ئێستا بیناری ئەم ڤیدیۆیی بوون هەر ڕەخنە کامنت پرسیارێکە بوو لەژێر ڤیدیۆە لە چەنێلی یوتیوب بوون بنووسن من بە چاوان جوابتان ئەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر و هەروەها فێرکاریەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خۆ یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ